بەناوی خودای گەورە میهرەبان دیارە ماوەی چەندین ساڵە شیری دیالایەک لە تەواوی شارۆچەکانی سەرجەم پارێزگەکانی عێراق ئەو شیرە نزیکە 20 ساڵ دەبێ بۆ عێراق دێتن لە وڵاتی ڤێتنام ئەوەی کە ئەمە دەمانێت ئەو ڕقسێ لەسەر بکەین کە ماوەی نزیکەی 2 ساڵ دەبێ کۆمەڵە کەسێک هەستاون بە دروستکردنی کۆگایەک کۆگاکە بەبێ مۆڵەت وهروەها دانانی کارگە و ئامێر بۆ دروستکردنی ئەو چیسانە کە ئەو شیرەیان لە ئێران هێناوە داخلی ئەو چیسانیان کردووە کارگەکان بەبێ مۆڵەت کۆگا بەبێ مۆڵەت حکوومەت بێ ئاگا لە مۆزوعی ئەمە دەستخۆشی لە لیژنەی بەدواداچوونی کەلوپەل و خۆراکە ماوە بەسەرچەکان دەکەین وهروەها بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی هەولێر و پۆلیسی بەحرکە توانیان دەستی بەسەردا بگرن بەڵام ئەو کاتێکە هەڵمەتەکە کراوە هێرش کراوە یعنی ویستیانە کۆگاکە دەستگیریان بکەن کرێکارەکان هەموو لە دەرگای پشتەوە هەڵاتونە بەڵام تا ئەو لە حەزش کەس نەگیراوە بەڵام فەرمانی دەستگیرکردن بۆ چەند کەسێک دەرچووە لێکۆڵینەوەکان بەردەوامە بە پێی مادە 240 لە یاسای سزاکانی عێراقی حالیان ئێستا لێکۆڵینەوە بەردەوامە و منیش وەکو بریکاری پارێزەری مدیر مفۆزی شەریکەی قوبات کە تاکە شەریکەی حەستریە لە بۆ شیری دیالەک ئەو شیرە داخلی هەرێمی کوردستان دەکات کە تەنها لە مەرزی حالیان ئیبراهیم خەلیل و ناوە ناوەش لە ئەم قەسر ئەو شیرێکە هاتوو پێشتر لە ڕێگەی ئێرانەوە داخلی بووە و شیرەکەمان ناردووە لە ڕێگە دادگا بڕیاری داوە ناردراوە بۆ پشکنین ئایا بزانین ئەو شیرە زۆری شیرەکەی چیە چ نەوعەکە و ئەو چیسێکە دروستیان کردووە جیاوازە لەگە ئەو چیسەی کە ئەسڵیەکە تایبەتە بە بریکاردارمان خاوەنی کۆمپانیای قوباد و شەریکەی دیالەک دەستیان بەسەرداگرتووە تقریبا 24,000 کارتۆن دەستی بەسەرداگیراوە بە هەزاران کارتۆنی بۆشیش ئامادە کراوە هەر لەوێ کارگەکە کارگەی دروستکردنی چیس و کارگە دروستکردنی کارتۆن و هەموو کارگەکانیش بەبێ مۆڵەتن